دەستگای ڕوانگە زۆر خۆشحاڵە کە بۆ جاری دووەم لە وڵاتی ئەڵمانیاوە دەستنیشان کراوە بۆی ئەو کۆمەک و یارمەتیانەی کە لە وڵاتەوە دەگا بە کوردستان و بگەێنتە ئاوارەکانی سەرجەم کوردستان بە هەموو ناوچە جیاوازەکانیانەوە. It is not the first time that the organization LOG from Frankfurt has assisted in the humanitarian field here in the region of Kurdistan. It is things like warm clothing, blankets, medicine, tents, food items, non-food items, and other material that has been brought today from Frankfurt to this region. And I think this is an excellent sign of solidarity between the people in Germany and the people here in Kurdistan who are in need of this help. زۆر پێخۆشحاڵین ئەمڕۆژ کە لە گەیشتنی بەشێک لە هاوکاریەکانی ئەڵمانیا بۆ ئاوارەکان کە لە ئەنجامی ئەو بارودۆخە تایبەتەی کە لە عێراقدا ڕوبەڕووی بوونەوە کە ئەم کاروانش کە شەوی دیکە گەیشتە هەولێر لە ڕێگەی فڕۆکەوە بە فڕۆکەخانەوە کە هەفت ڕێلە مەواد دەبی کە چادر و کەلوپەلی خۆراک و مەواد و پێداویستی و بەتانی و جلوبەرجی زستانە و دەرمان دەبێت. بۆیە لێرە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سوپاسگوزاری حکوومەتی ئەڵمانیا و خەڵکی ئەڵمانیان و ڕێکخراوی LOG کە بەم هاوکاری هەڵدەستن بە دابینکردنی ئەم هاوکاریانە و دەستخۆشی لە ڕوانگە دەکەین بۆ کارەکانیان کە بتوانن بەباشی دەیانگەێنە پەنابەرەکان. We can promise you one thing today. It is nothing what we call a one-day flight. So let's start today a little airlift for you, and let's come back here, and we are quite happy to announce that at least in March and in February we will come back.